بسم الله الرحمن الرحیم بینەرانی خۆشەویست و جارێکی تر لە سنجی لە بەرنامەکانی ڕۆژوو تەندروستی لە تاوەری تەندروستی سمارتەوە پێتانەگەمەوە من دکتۆر دیاری ئەحمەد قەساب ڕاوێژکاری نەشتەرگەری کۆئەندامی هەرس و ناوسکبینی. وەکو خۆمان ئەزانین ڕۆژووی ڕەمەزان خوای گەورە عوزری داناوە بۆ ئەوانەی کە نەخۆشن. خوای گەورە لە قورئانە فەرمێ فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر. ڕۆژوو لە ئەسڵا بۆ ئانن کە تەندروستیان ساغە و مشکلی پزیشکیان نییە. ئەکرێ جاری وایە بۆ هەنێ نەخۆشیش بەکار بێ. بەس حەزەکەم لەم ئەڵقەیە ئەمڕۆیە باسی ڕۆژوو بکەین لەگەڵ ئەوانەی کە پێویستیان بە نەشتەرگەریەوە و بابەتێکە خۆم پرسپۆرم لەو بابەتەیە. وەکو خۆمان ئەزانین نەشتەرگەریەکان ئەکرێن بە دوو بەشی سەرەکیەوە. بەشەکان پێوتە نەشتەرگەری کتوپڕ، واتە نەشتەرگەری کتوپڕ بێگومان لەم حاڵەتەیە نەخۆشەکە کە تووشی ناڕەحەتیە بێ، تووشی شتێکی کتوپڕە بێ، ئەو نمونە ڕووخەڵە کوێرە ئیلتیهابەکە بۆ نوەڕی خۆڵەکان ئەگیرێ یا مەسەن دروستبوونی دوومەڵێکی گەورە نەوەی شتێ لەم بابەتانە، ئەمانە پێویستیان بە نەشتەرگەری خێرا هەیە. لەم کاتانە بێگومان مرۆڤ وەکو خوای گەورە باسی کردو نەخۆشەکەی حاڵەتێکی کتوپڕە کەواتە عوزری هەیە ئەتوانێت بیشکێنێ. لەبەر ئەوە ئەگەر ڕۆژوش نەگرێ الله أعلم جائزة وبلكو ناتوانێ بە ڕۆژوش بێ، چون ئێمە الحەمدولillah خەڵکی خۆمان مسلمانن و حەزیان لە التزام هەیە بە ڕۆژوو بە تایبەتی مانگی ڕەمەزان حەز ناکەن لێ بخۆن، جاری وهای ئیلحاحمان لێ یەکەن ئەوان دکتۆرگان با ڕۆژەکەم نشکێنن بە عەمەلیاتەکە نەکەم. بێگومان ئەگەر زەرور بوو دکتۆری سپۆری مسلمان کە پێی باش و کە بێ بە تووپڕێ نەشتەرگەریەکە بکە بێ ڕۆژەکەی بشکێنێ ڕاستیە. جۆرێکی ترمان هەیە نەشتەرگەری کە بێتێ نەشتەرگەرە ناکتوپڕەکان یان ئەو نەشتەرگەریانەی کە بەخۆیان پێڵێن cold cases یان elective وانەی کە حاڵەتی غێر مستعجلە. بۆ نمونە یەکێ پێویستی بە عەمەلیاتێکی فتق هەیە یان لابردنی زراو هەیە کە پەلەن ئیلتیابی نەکرد بێ، لەم حاڵەتانەیە لە ڕاستیە زۆر پەلە نەبێ ئەتوانێت کە مرۆڤ تەئجیلی کە لە مانگی ڕەمەزان نەیکا بۆ ئەوەی کە ڕۆژەکەی نشکێنێ. بەڵام هەنێ نەشتەرگەری ترمان هەیە کە پێ لەو بینایە نەوەی کتوپڕ بێ نە ئەوەشە کە عملاتێک بێ کە توانی لەسەری بۆستین، بەڵکو پێوتێ سیمی ئەمەرجەنسی ینی ئەوانەی کە شوبهە تەوارین. بۆ نمونە خوای گەورە هەموو موسڵمانان سەلامەت کا و دوور بن لە نەخۆشەکە نەخۆشی بۆ نمونە شێرپەنجە بە تایبەتی ئەوانەی کە کۆرسی کیمیایی و تیشکەکەیان تەواو کردووە، دکتۆری خەسخانەی هیوا دکتۆری ئەوڕام پێڵەیە بێ لە ماوەی 10 ڕۆژیان 2 هەفتەیە ئەو عەمەلیاتە بکرێ، یان جاری وایە کۆرسەکە تەواوەکە پێویستەکە دوای 6 هەفتە ئەو نەشتەرگەریە بکرێ. ئەمانە لە ڕاستیە لە بابی هەم پزیشکی و هەم شەرعیشەوە نابێ نەشتەرگەریەکان دوا بخرێ، چونکە ئەبێتە هۆی زەرەر لە لاشەی مرۆڤەکە. ئێمە خۆمان ئەزانین یەکێک لە مەقسەدە هەرە گرنگەکانی دین ئیسلام کە هاتووە بریتە لە پاراستنی نەفس. پاراستنی نەفس یەکێک لەو پاراستنان بێتە لە پاراستنی تەندروستی کە ئەمە مەقسەدێکی شەرعیە لە ئیسلامە کە بێ نەفس پارێزراو بێ. هەر شتێک کە لە ناحەی طبیەوە ئەگەر بە ڕاستی زانی ڕاستیە جگە لە طبیەکە بە ناحەیەکی شەرعیش لەبەرەوە ئەو نەخۆشانەی کە ئەوان حاڵەتی سیمی ئەمەرجەنسیانەوە تا نیو مستعجل ئەگەر کاتێک پێویستی ئەو نەشتەرگەریە بوو دوای کە قەراری بوێرە خوای گەورە ئینشاءڵڵا تەعویزیانەکە و خوای گەورە فەرمێ فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر. دوایە توانێ بیگرێتەوە. هەر لەم بابەوە زۆر جار نەخۆشتە سەرمان لێکەن دکتۆر من زراوم لا بردووە ئەتوانم بە ڕۆژوو بووم، بێگومان ئەتوانێت بە ڕۆژوو بێ، یعنی یاڵە دکتۆر من عملیاتم کردووە معیدەم بچوو کردوێتەوە، ئەمە عملیاتێکە لەم سەردەمایە زۆر بووە. ئەگەر تازە بێ بۆ نمونامی چەند مانگێ بێ ئەو بێگومان ناتوانێت بە ڕۆژوو بێ، چون ئەم نەخۆشەوە زوو نامخۆکەن کەم و ناڕەحەتە. بەڵام ئەگەر نەخۆش عملیاتەکە 2 ساڵێک زیاتر و 2 ساڵی پێچوو ئێستا نەخۆشەکە چوتە سەر ریتمی خۆی و سیحەتی باشە، بێگومان ئەتوانێت بە ڕۆژوو بێ. بەڵام ئێمە دایمە ئێمە نەخۆشەکە بەشدارەکەین لەگەڵ خۆمان لەم حاڵەتانەی کە پەیوەندی بە نەشتەرگەری کۆئەندامی هەرسەوە هەیە، پێڵێن خۆت لەگەڵمانە بەشدار بە. بۆ تۆ عملیاتی مەعیدە کردووە هەستەکەی زۆر ناڕەحەتی، پێشتر متعاون مراجعە بکە پێ ڕەمەزان ئێمە لەوانەیە هەنێ حەبوشتیان بۆ دانێن لە کاتی پارشێوە بیخۆن لە کاتی بەربانگا بیخۆن بۆی بتوان ڕۆژەکان بەردەوام بێ. بەڵام یان پێڵێر بە ڕۆژوومەوە یان پێڵێن سەحانەن سەحەتە باشە بە ڕۆژوو بە تایبەتی کاتێککە ڕۆژ درێژە بێ، ئەگەر زای ناڕەحەتی ئەتوانی خۆ قەرار بی کە ڕۆژەکە بشکێنی و دوایی لە ڕۆژە ئەو ڕۆژانی کە کورتن بیانگریتەوە.
لە ڕاستی کێشەی گەورە هەیە هەنێ دکتۆر هەیە کە لە ناحیە شەرعیەکەوە شارەزانین یان هەر لە خۆڵێ بڕۆ فیدیە بە وەکو ئەوەی موفتی بە با بگیان فیدیە بۆ نییە کە بتوانێت ڕۆژەکە بگرێتەوە فیدیە بۆ یەکێکە کە ڕۆژوێ کە نەخۆشیێکی مزمینێ بۆ نمونە شەکرەیەکی لە جۆری یەک کە بەبێ ئینسولین لە خۆی بە ئەم ناتوانێت ڕوبە هیچ پێش شێوەیە ڕۆژوو بگرێتەوە لەبەرەوەی فیدیە بەڵام ئەگەر یەکێ بتوانێت ناتوانێت ڕۆژێکی درێژە ڕۆژوو بگرێت بەبوونی عەمەلیاتی کە تازە کراوە دوای 5-6 مانگی تر کە ڕۆژ کورتە بێتەوە و عەمەلیاتەکەشی باشترە بێ ئەتوانێت ڕۆژەکە بگرێتەوە لەبەر هیوادارم ئەو موسڵمانان کە تووشی ئەم کێشەیە بن ئینشاءڵڵا مراجعە بکەن بە تایبەتی پزیشکێک کە هەم شارەزا بێ لە ناحیە شەرعیەکەوە و هەم شارەزا بێ لە ناحیە پزیشکێکەوە بەو هیوایی کە کەس پێویستی بە نەشتگەی نەبێت لە ڕەمەزانە و خوای گەورە ئەو نەخۆشەکانمان شیفایان ببنێرێ والسلام عليكم ورحمة الله وبركاته.